پێنج کەباب پێنج وەساییوە زۆر لەزیزە. چۆن خاڵە قابیلە کاتێک باسی سلێمانیە کرێ لەگەڵ خواردنی بە لەزەت و خۆشە دوانێشی لێکدانە بڕاون. ئەجا ئەگەر بێت و باسی کەبابەکەی بکەی کەوتە کەبابی سلێمانی واتە دەساوی خۆش و کەبابی ناسک و یەکسە هەڵەوەرێ. من ئێستا لە یەشێکم لە کەبابخانە کۆنەکانی سلێمانی کە لە ساڵی 1936 خێزانە سەرقاڵی دروستکردنی کەبابن و نەوە لە دوای نەوەش سەرقاڵی ئەم کارن. لای هیوا مەتحەت کەبابچی بکات وەساییوە چۆنی؟ بەخێر بێن بەخێر بێن یادی سلێمانی چی وێ بۆ سلێمانی؟ وەڵڵای لە یادی سلێمانی دڵیشتم بۆ سلێمانیە و ئێمە لە خزمەتەنان فەرموون. بەڕاخانیشە لە بەرایەوەکو خۆم. ئای چۆن من لەوەتی دروست بووم لەوەتی فامم کردەوە هەر جلی کوردیە تا ئێستا. تۆ بەم بێ بژوورۆ بۆ لەو فەرموون بەسی کەبابم بۆ کەت فەرموون بەخێر بێت. باشە ساڵان کە خۆ لە لای باوکە ئیشەیە کرد کەباب ئەمەنە گەورە بوو. نەوەڵڵا کەباب چوو بوو کەبابی ساڵانە بۆ شیشەکەم ئێستا. ئەی بە چی شیشەکەی؟ ها؟ کەبابی ساڵان کامانە بوو؟ کەبابی ساڵان چوو بوو. چوو بوو. ئەرە شیشانەش وەساییوە؟ نەوەڵا شیشەکانی باوکم ماوە تا یادام ناوە لە مەعرەزەکە. باقیاتی هەڵگرتووە لە ماڵەوە وەکو یادگاریەک لە مەعرەزا دامنەوە. ئەمە کەبابی ساڵان و کەبابی جاران. ئەمە نەبوو. ئەمە یعنی نیوەی ئەوەکە. ئەوەی. هەموو سەرێک چواری خوارد. چواری خوارد. بە چەند بوو؟ لە فرسەوە بەبیرمێ ئەتا بوو بە 10 فرس و 20 فرس و 30 فرس و 50 فرس. باشە خەڵک ئەهاو بۆ دوکانەکە یا بە سینی و ئەتانی بۆ شوێنان؟ ئەهاو بۆ دوکانمان بەرناکەەوە ماشەڵڵا. بۆ ماڵانی شەمان بۆ ئیستا خەڵقەلەر بە دیلیڤەری هەیە دیلیڤەریتان هەیە. بابە من ساڵی 60ەکان بە دیلیڤەریم هەبوو بە پاسکیل خۆم بردومە بۆ ماڵان کە لای باوکم بووم بە پاسکیل هەچی ماڵە دەوڵەمەندەکان و ماڵە ناوارەکانی سلێمانی بوو لای ئێمە کەبابیانە خوارد بە پاسکیل بۆمە بردن. یعنی ئێستا بەزانم تەتەوری کردەوە بۆ ماتۆڕ بە ماتۆڕ و بە سیارە ئێستا 50 ساڵەمەوە پێش ئێمە دیلیڤەریمان هەبووە. باشە فەنی کەبابی سلێمانی چێ لە چاو فەنی کەبابی هەولێر بۆ نە تورکیا ئێران ئەمانە فەرقیان چییە؟ وەڵام هەچ کەسەوەی ترس کەسەوە بەپێی دابوونەریتی خۆی وە هینی خۆیان مەسەلەن عادەت تەقالیدی خۆیان ئێستا ئێمە کەبابی سلێمانی لەوەتی سلێمانی دروست بووە کەبابی هەر باش بۆ جوان بۆ خۆش بەوە بەتام بووە. ئێستا شەو گرێواکەم بڵێ پیاوەیە دانێ هەڵگرێ بە کەبابی ئەمەزە بە چەتاڵیشان بە چەتاڵ برادەرێکیش بە چەتاڵی گرتم بە چەتاڵ ناگیرە ئاین برنجی کوردی وایە بە دەست هەڵی گریت چنگی پیا بکەیت. کەبابی ئەمە وایە کەبابی سلێمانی هەمووی وایە. باشە چی کەبابە چاکەکان. کەبابە چاکەکان. بەڵێ. لە چی دروستە کرێ؟ وەڵا لە گۆشتی بەرخ و جۆرەکە. ئێستا کاوڕە لەگەڵ جۆرەکە گەردەمنی جۆرەکە. باشە لەگەڵ سەپەراسوە. من کێشەیەکم هەیە ئەمێ فێری دروستکردنی کەبابم دوکاندا نانێم بۆ سەیران خۆم لی بە فێر بیت هەتا ماوی فێر نابیت فێر نا با بە کەبابچێتی زۆر قورسە و گاڵتێ مناڵان نییە. ئەمە نەکردم. بەچی فێرەبی وەڵا ئەگەر بچی بە قەسابەکە بڵێ قیمەی شفتە مەریە لە دەشبی کە ئەین شفتە دەرەچێت و کەبابەکە ناکەوێت ئای تەمان لاسیکی دەرەچێت ئەتێ وەکو کەبابی ئەمە بێ قەت دەرناچێت دانابوو. وەساییوە بۆ نمونە ئەو کاتە کەباب چی لەگەڵا خورا؟ وەڵا کەباب و کاتە پیاز و کەرۆز و تور هەر ئەوە لەگەڵ تەماتی برژاوە. تەماتە لە کێکەوە هاتە ناو ئیشەکەەوە؟ تەماتە لەوەتی کەباب دروست بۆ تەماتەش هەیە. تەماتەش هەیە. بۆ نمونە گران نەبوو بۆ ژیرفانی خەڵک لەو سەردەمەیە؟ چی کەباب بەڵێ تەمان گران بوو چۆن؟ ئەو کاتاش کەسێ پارەی پێ وایە کەبابی خواریت قڕیشی بکرا حەزی لە کەباب بۆ نەخۆش بوو ئەی خوارد. باشە زۆر باش باسی ئەو کەساناکەن کە گوند نشینەکان بوون کە لە لادیەوە هاتن بۆ ئێرە یەکسەر بچن بۆ کەباب خواردن. ئێمە ماشەڵڵا ئەوەنە مشتری خەڵکی دەرەوەمان هەبوو ناوشارمان نەبوو ینی هەچی لە دەرەوە هاو کەبابخانەکە ئێمەی باوکم لە فولکەی ئاسکەکان بوو هەر لێەوە کە لەو قزدەر و چۆخماق و لێەوە کە هاتن اینجا باوکم خەڵوژی لەوانە کردی لە جەماعەتی قزدەر و چۆخماق و مالومەوانە 50 بارە خەڵوزمان بۆ کەوت و هەموو لەوێ نانیانە خوارد و بتر باوکم پارەیانەوە شنەوە بازار شتیانە کڕی و پێداویستی خوارنەوە گەڕانەوە بۆ دەروێت. خەڵک دەستی شۆ دوای کەباب خواردن ساڵان لە ساب نەوەی نەیەشت بۆ ئەیوە هەتا ئێستا من بۆ نمونەیەشێک لەوانە مامۆستا تۆفیق برای سەلاح مەرجی هونەرمەند
هلا منا يقول رجع وتم ما مساعدة تسيب شو قلتوا ما مساعد شيء ما مكتب وتي تو فاوني الناس متشون شو ما تا مبون ياكو هذا لا دس ما بيت ولا دم ما بيت او بدس مناك بدم مناك يعني بوزي بو كباب شد بو كباب قبيله وقالتنا بو اسا تشيمبو كيت برسيمو هاتو مبياني ونال من خواردو اسا كبابي قديم وبكم هي سليماني انا امرو يا كبابي بشوك كبابي بشوك بس اسا كبابي بشوك هو كم واسا ايوا جاران هر اول سقاب دان راتشي بو بس قارنو دبي سال جرو دانيش لي خوال والله لصا بنجاي مشتركان من حزانه باب الله باب الله ما بوك باب الله جاو دوكاناني دورو بشي دوكاني باكم او دراوسي وشتانا مال همي باب الله مخوم بو مبردن باب الله بياز وكروجي تي كراو تشمان بيو كردو بو معنا بيسانو ان خوارو يترو انا كباب ما انا هذا خوارو بدسيانا اواز ما انا سا وزوق وربو باشا زۆر من لە زۆر کەسەوە شتە بیستواڵێ ئێستا بۆت کەباب تامی و کەبابی ساڵان نایە چییە من بابەتە كاكا صالان حيوان لو دشتا برا بو هم جزو جاي اخوات يساهم لا خانه او شو اللي تايبات يا ممكن علف يعني موضوع كاويه جالان جزو جاي اخوات لو دشتا برا تامی گۆشتان خۆشتر بوو تامي طبيعي خوش بو يساش هيا گۆشتەکە حیوانەکان جوانە بەڵامی تر ئەو زەلامە کەوتو کەبابچێ کەوتو دروستیەکە ئێستا ماوامان نەکرۆ تاموچێکی جارەمان بۆ گەڕانەوە بە دەستی خۆمان و بە دەستاوی خۆمان لە کارکووکی شوێنەکەدانا لە کەرکووکیش دامان ناوە شوێنێکی جوانمان بۆ کەرکووشە خۆشەویست وازیلەکان کردوێتەوە بەرامبەر هێنا خەستەخانەی جمهوریە کەبابێکی چاکمان لێ کەبابی سلێمانیمان بردووە بۆ کەرکووک ماشەڵڵا لێوە بەرناکەوە قەڵەواڵغا هەر ڕۆژی پەرزاکە دەتوێت تۆ زۆر گەشتیاری عەرەبیەتە لاو گوێرە چی ئەڵێن لەسەر کەبابەکە و خاڕەنەی کەبابی ئێرە و بەغا چۆنە لە بەغاشا یەک دوو کەبابی چاکی تایە ناڵێن تای نییە بەڵامی سایمە کەبابی ئێمە لە بەغایە دەنگیاوەتەوە بەغا و بەسرا و ئەمارە کوت و هەچی عارەبێ لە عێراقا لە سا 75 کە بێ بۆ سێمان سا 75 جێ وەلای من ئەڵێن چی ئێستا کەبابەکە شێتی کەبابەکە ئێمە ئەمە کەبابەکە تانیەکەمە ئەوێ ئەوەل واحد بێ کاکە بسوێن بۆ مرتب ئێستا بوو دانە مەسەر چاو ئەمە کەبابێ وەسایی وا تۆ بێ ئاگرەکەشی بۆ پەرشکێبە چۆن ئەبێ ئاگروسی جوان بێت ئەمە چیم بۆکەی ئەمە تەماتی ئێستا بابۆڵەکە بووەکەم ئەبێ شێتەمان بەنێ پەنجونێکش حەزێک ئەها وەسایی بە ئەیجیا 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 ئەمەش دوانی کەی بچکۆلی خنجیلانە ئەی ئەوە باشەوە هەمی هەڵوەش شاوەسایی وای لێ کاکە کەبابی چاک یعنی ئاوە تایبەتە ئەمە بابۆڵەکەیە ئەمە تەماتە و تشریات و ئێستا تۆ خۆت من پێاز حەزی لە بازێشت نییە من تووشە حیاتەکەی من ئاوە بابڵی ئەمە بۆی پێمانە چۆڵەتە بۆ نمێنێ بۆ خۆم نەیخۆم وەڵا خۆ بیخۆم پێنج کەباب پێنج وەسایی وا زۆر لەزیزە چۆن خاڵە قابیلە شەش پێنج حەوت مرتەزا جا کەبابی سلێمانی لە ناسیەکەی لە تام و لەزەتەکەی نەبڕاوەیە من خۆمە دەستم بێ هەموو ڕۆژێ بیخۆم بەڵام هەموو ڕۆژەی شەڕی خۆم جاوە کەبابی وەسایی واش بێەوە گاڵتەی پێ ناکرێت ئافرەت وەسایی وایسا کەبابی مریشی شتانەیەوە بزانم کەبابی مریشکمان هەیە و کەبابی مەحشیش خەڵک حەزی لێ دەکات هەمانە کەبابی مەحشیشمان هەیە مەحشیشی دایە وەڵات پیاز و کەرەوز و بیبەری چیش و ئەم شتانە هیوا حەزکات سیریشی بۆ تێەکەیت مامۆستا ئازادیە خۆ بەخێر بێ ئەم کەبابی وەساهیوە خۆ وەساهیوا زۆر دەمێکەوەتی من بیناسم و لە پێش منی شەوانێک کە باوشی کەبابچی شاری سلێمانی بووە ئەوان بەناوبانگم لە وەستای کەباب و ماشەڵایان لێبێ ئێستا دەنگێکی تەوایان ناوەتەوە لە هەولێر و لە کەرکووک و لە دووبەی و بەنیازنی شەڵا لێش بیکەنەوانێ
دوعای خێریان بۆکەین تەمەنایان بۆکەین کە سەرکەوتوو بن لە ئیشەکانە. تو حەز لە کەبابە؟ بڕوات بێ هەیە حەزی لە کەباب نەبێ خاستن خەڵکی شارە حیاتەکە. ئێستای خۆی ئێستا لەبەر خاتی تۆ یەک تۆ دەخۆم دەستی خۆ بە ئەو تامەزەتی و کەبابەی سلێمانی خۆران زۆر خۆشە. بە تو پەنجەیان خۆش بێ. جا تۆ دایم بۆ بەناوباگی ئەو تەکستانەی کە ئەیانکەی بە مەقام و ئەیانڵێ بەڵێ بەسەر سلێمانیایە. جا ئەمڕۆ یادی سلێمانی و لەم ڕۆژە پیرۆزەیە پێم خۆشە مەقامێکم بۆ بڵێ بە دیار کەبابەکەی وەساهیوا و بەسەر سلێمانیە. بەخێر بێن سەرچاوی ئێمە خۆمان زۆر بە گەورە ئەزانین چکە خەڵکی شاری سلێمانی و خەڵکی شارە حیاتەکەن کە هەموو ملەتی کورد ئەزانێت شار حیاتەکە کە سلێمانیە. ئێمە خۆشمان هەر بە ئەسڵ خەڵکی شاری سلێمانین. منیش بە بۆنەی جوانی سلێمانی و بەبێنی ڕۆژی سلێمانیەوە ئێمە دەم ڕۆژە هەمومان بەڕاستی جەژن شایی بکەین. جە سلێمانی شارێکی زۆر بەناوبانگە، شارێکە بۆ شاری شەهیدانە، شاری هەرچی هونەرمەندانە، شاری شاعیرانە، شاری هەموو خۆشویان. منیش دەبەرخاتی خۆ ئێوە شارێکی بەڕێز کاکە دیار هەڵبجەیی هەیە پیاوێکی جوانە، شارێکی بۆ سلێمانی نووسی و میش حەزم کردم ڕۆژا ئەو شارەکان پێش خەڵکی هەڵبجێ و شاری بۆ سلێمانی نووسی وایە؟ بەڵێ جا چاوەڕێی جەنابتی لێرە نووسیوتە؟ وەکو خۆری دەم بەیانی پرسنگ ئەدا سلەیمانی بەدەمتەوە پێ دەکەنێ شەقام و جادە و کۆڵانی کوڕ و کچی ئەم شارە دەم بە خەندە و سیما گەشەن بە تەنیشتی ژیانەوە شەرابی ئەشقەن وەشەن سەری بەرزی گۆژە و ئەزمار وەک شۆڕە بیدانەویوە سوجدا بن بۆ سلێمانی خۆشەویستیان لێباریوە ئەوش بۆ شاری سلێمانی یەخوار دەنگە خۆش بێ و دەستی ئەو بەڕێزەش خۆش بێ کە ئەو تەکستە جوانی وە سلێمانی وەڵڵاهی کاکە دیار هەڵبجەیی پیاوێکی زۆر خۆشەویستی هەموو سلێمانیە بەڕاستی شعرەکانی کە من حەزم لە شعرەکانی سلێمانیە من عاشقی سلێمانیم بۆیە زۆربەی زۆری گۆرانەکانم بەسەر سلێمانیە و سوپاسی جەنابیشتانەکە کە ئەمڕۆ سوتفەی کرد ئەوە دەتان لەگەڵ من ناکردەوە. سپاس بۆ بەڕێزتا دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم دەست خۆش بێ سپاس دەکەم. وەسایوە من لێرە جگەر و گۆشتیشە بینم بەیانیان خەڵک جگەرە خوایە کەباب بەخوا وەکو با بدەین باز دەکرد زاوە کاگران من هەر ڕقم لە جگەرە هەر حەز ناکەم دەستیشم خوێنایە من کەباب چیم جگەر چی نیم یعنی حەزت لێ نییە؟ حەزم لە جگەر نێنەوە بەس لەبەر مشتری بابۆڵەکەم تەواو کردو دوو کەبابە لێ بۆ داناوە مەسەڵ هیچ کەباب خواردنەکە باش خوا بیستان بێ.